الشيخ سعيد كالنفوز ئەمانەی وا زۆر بۆ دروست بوو بەڵام لە دوای انقلابی 1970 لێ درا سڵتان عەبدولحەمید لێوە لێ درا ئەمجا گەورەترین منافیسی ئەوانەی کە ئەکو ئەحمەد تۆفیق و صالح سالم و محمود پاشا کە لە سلەیمانیان نفوزیان هەبوو دوایی بوون بە ئیتیحاد و تەرەقی لە سلەیمانی و لقێکیان بۆ ئەوێ کردەوە نامەیان نارد داوایان کرد لە سەرانی ئیتیحاد و تەرەقی کە شێخ سعید لابن لە سلەیمانی و دەریکەن بەم شێوەیە کۆمەڵێک لە کەرکووکەوە عسکەری هاتن بۆ لای شێخ و پیان و دوتیان ئەمرێک هاتووە کە بێت جەنابەت تەنفیزیکەی و پێویستە بڕێ طبعا هەڵبەتە ئەمە دوای ئەوەی کە شەڕێک ڕوویدا 1000 کەسی سادات بە چەکەوە لە داریکەلی و سیتەک و سلەیمانیەوە هاتن هێرشیان کردە سەر هەمەوەنەکان هەرچەنە هەمەوەنەکان وەکو ژمارەی تاریخی ئەڵێ کەم بوون نفوزیان 300 چەکداریان پێ ئامادەکرا بەڵام بەرهەڵستیەکی باشی هێزی هێرشبەرانی ساداتیان کرد و لەو نێوانیان نزیکی 70 کەسێک کوژرا و شێخ سعید گەڕایەوە سلەیمانی ئەمە بوو بە سەبەبی ئەوەی تەذەممورێکی زۆرتر گلەی و گازاندە و بۆڵە بۆڵ و خوتەخوتێکی زۆر گەورەتر ئەمجارە دروست ببێ خاستن زەمانیش وردەوردە لە دەست شێخ سعید ئەچووە دەرەوە هەموو بڕیاریاندا کە بێنە پێشەوە بۆ ئەوی شێخ سعید دەرکەن بەو مەزبەتەیە بەو گلەی و گازاندە زۆرە بەو بڕیارەی کە دەرچوو لە ئەستانەوە بڕیاردرا هێزێکی عسکەری هاتن بۆ گرتنی شێخ سعید خۆی و شێخ مەحموود کوڕی و شێخ ئەحمەدی کوڕی و ئەمانە هەمووی نەفی کران بۆ مووسڵ